تەجروبەیەکی ماڵی خۆمت پێ ئەڵم و لەسەر مناڵەکانی خۆم پێت ئەڵم ئەو کەسانی کە مناڵەکانیان یاخود گەورەکانیش تووشی ئیلتیهاباتێکی ڕێخۆڵە و سەرمابوون بوون وە کۆکەیەکی باشیان هەیە هەموو ڕۆژێ گەورەکان 3 جار 1 پەرداخ لە چای زیرە بخۆنەوە لە ڕۆژی سێمە کاریگەریەکەی دەرەکەوێت و بۆ مناڵەکانتان لە تەمەنی 5 ساڵ بۆ سەرەوە ئەم بەشە ئەەکەی ئەم پەرداخە ئەەکەی بە 3 بەشەوە تا پەرداخێک لە شەو ڕۆژەکە بە 3 بەشی جیاوازە یتێ ئەگەر گەرما و گەرم بێ باشتریشە. چۆن چای زیرەکە ئامادە بکرێت؟ مەسەڵەن منێکی کامڵی گەورە ئەگەر بمێ چایەکی زیرە بخۆم ئەمڕۆ دوو کۆچکی زەڵاتە یاخود کۆچکە چێشتێ لە زیراکەمە خۆریەکە و 1 پەرداغاوی تێەکەم ئاگرێکی زۆر کز و هێواش تا 5 خولەک ئەقڵێ تەواو تام و ڕنگ و بۆنی یاوەتەوە ئەگەر پێشم نەخڕە بە هەمگوێن شیرینیەکە کاریگەریەکی یەکجار باشی هەیە لەسەر غازات ئاوسانی سێک لەسەر ئیلتیهاباتەکانی ڕێخۆڵە بۆ گەورە و بۆ مناڵ بە یەقینەوە ئەو مناڵانەی کۆکەیان هەیە و ناوسکیان سەرمای بووە با چای زیرەی بنێ چای زیرەکە 1 پیاڵە نیو پیاڵە سێژەمە بیخوا 1 پیاڵە سێژەمە بە پێی تەمەنی مناڵەکە ئەگۆڕێ زۆر کاریگەری ئەبێ.